كابرايشي يهودي جيراني في غمري خواه صلى الله عليه وسلم كاتك غلامێکی بێ منداڵێکی بێ ئەو لە تەمەنی 10 ساڵ و 12 ساڵە لەسەر مەرگایەوە خەریکە گیانەدات لە گیانە ئەڵڵایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێ سەردانی ئەکات لە کاتێکە جوولەکەیە کە جوولەکە وە گاور بە نەسسی ئایەت هەردووشیان کافرن لەگەڵ ئەوەشایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند بەڕەحمە چەند دلۆڤانە چەنێ ڕەئوفە چەنێ ڕەحیمە لە کۆتای ئاەتەکە فەرمێ بالمؤمنین ڕەئوف ڕەحیم ئەچێ سەردانی ئەکات پێی دەڵێ یا غولام پێی دەڵێ ئەی منداڵ ئەی گەنج شایەتمان بێنە لەسەرە مەرگایە مناڵەکەوە سێرێ باوکێکە یعنی ڕاچیە باوکی جوولەکەیە دەڵێ ئەطیع ئەبەل قاسم بە قسەیکە شایەتمان دێنێ دەڵێ أشهد أن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله صلى الله عليه وسلم فخرج روحه ألي روحي درجت كروحي درجت في غمري خاص صلى الله عليه وسلم فرمي حمد سپاس و ستایش بۆ ئەو خوایی کە منی کردە هۆکار کە ئەم غولامە لە ئاگری دۆزەخ ڕزگار کەم بە هۆکاری چی؟ شایەتمان لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم لە کاتێکە ئەمە جوولەکەیە کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەریص عەلەیکم سوورە لەسەر ئەوەی کەوا خەڵکی هیدایەت دات بالمؤمنین ڕەئوف ڕەحیم لبرانبر مسلمانان ئیمانداران چۆنە ڕەئوف ڕەحیم زۆر بە بەزەیی و بە ڕەحمە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆیە خوای تەعالی فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين أي محمد صلى الله عليه وسلم خۆت پەیامەکەت ڕێگاکەت ڕێبازەکەت هەر هەمووی یەک پارچە هەمووی ڕەحمەتە چەندێ شوێن سنەتی پێغەمبەری خوا بکەوی صلی الله عليه وسلم پابند بی بە سنەتی رسول الله عليه الصلاة والسلام دەبێ ئەو نەبەڕەحم بیت چونکە بە ئەندازەی شوێن کەوتنی تۆ بۆ سنەتی رسول الله عليه الصلاة والسلام دەبێ ئەوەندە بەڕەحم بیت بۆیە خەڵکێکتان بینی با ئەدعای سنەتش کات دڕق بوو بە بەزەیی نەبوو ئەوە بزانە شوێن پێغەمبەری خوا نەکەوتە صلی الله عليه وسلم لێلای داوە انحرافی هەیە ئەگەر تۆ شوێن پێغەمبەری خوا بکەوی صلی الله عليه وسلم ئیدعای ئەوە بکەی کە تۆ شوێن کەوتەی ئەوی ئەوت کردو بە پێشەنگ و قائید و مامۆستای خۆت ئەیکوا بۆ بەڕەحم نیت وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دڕقیە چییە بۆ حیساب بۆ کەس ناکەی بۆ سەلام لە کەس ناکەی ئەو بەڕاستی شوێن کەوتەی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نابێ وا بێت بەڵکو دەبێ بەڕەحم بی بە بەزەیی بیت